سیرکە هیچ کارم بۆ نەکرد سیرکە نانا هیچ کارم بۆ نەکردووە بەخوا سیرکەن 1000 دیناری تەبعیشم سەرف نەکردووە و هیچ هەوڵێکیشم نەیاوە هەوڵم لە ناو میلەتایە پشتگیری شەعبی خوا هەڵ ناگرێت لە هەموو لە ناو عێراقا بەگشتی لە کوردستانە لە دەرەوەش سەدان نامەی پشتگیریم بۆ هاتووە و یعنی خەڵکەکە زۆری حەزی لەوەیە کە دیارە ماڵیان ئاوا بێت ئەلبەتە من بە شایستە ئازانن و ڕابردووی میهەنی خەڵکیش دەورە بینێت بۆ ئەوە لەو منتەلەقەوە من لە ڕاستیە یعنی هیچ نەچوومەتە هیچ مفاوەزاتێکەوە لەسەر ئەو بابەتەوە ناشتمە ئەوەی کە مثل لە کەس بپارڕێمەوە بڵێم بۆ ئەوم بۆ بکە ئەوم بۆ مەکە بەڵام من توانەکانی خۆم ئیرادەی خۆم خزمەتی خۆم خستۆتە بەردەمی ئەو ملەتە کێ بەرگری بکات ماڵی ئاوا بێت ئیتر ئەوە شتێکە بەتروکە بۆ ئەوان